ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی هەموو ساڵێک ئەم یادەبەت ڕائەگرین لەبەر ئەرکوماندووبوونی ئەم توێژە ماندوونە ناسا سەرباری هەموو گرفتەکان، سەرباری هەموو قەیرانەکان، سەرباری هەموو ئەو هۆکارانەی کە ئەمڕۆ بڵین تەسیری نەرێنی زۆر خراپی کردوتە سەر هەست و دەرونی هەموو تاکێک و بە تایبەتی پەرستاران ئەوەی کە زۆر بڵین تەسیری کردوتە سەر ژیانی پەرستار و کارمەند مەسەلەی ئەم پاشەکەوتی موچەیە بە دەرەجە یەک لەبەرەوەی ینی نەئابوو حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک ئاست بۆ هەموو ناوەندەکانی بڕوانایە چۆن ئێستا هێزی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ ئەمانە کە بەڕاستی حسابێکی تایبەتیان لەگەڵا کراوە لە ڕووی کە پاشەکەوتی موچەکان بەو شێوەیە نییە تەسیری کرد بەسەر ژیانیان تەندروستیش بە هەمان شێوەجی تەندروستی هاوڕێکە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ هێزی پێشمەرگە یعنی ئەگەر لەلایەن ناوەندی تەندروستیەوە ئومێد و دڵنیایی نەدرێ بە هیچ توێژێک ئەرکەکانی خۆی پێ جێبەجێ ئەکرێ